گفتوگۆ ئەکەین لەبارەی یادی دامەزراندنی سوپای عێراقەوە. ئەم سوپایە 104 ساڵە دامەزراوە. کورد بۆ خۆی ینی ئەزمونێکی باشی نییە لەگەڵ سوپای عێراقا و ڕابردوویەکی تاڵی هەیە لەگەڵ ئەم سوپایەدا. ئێستا قسەکان لەسەر ئەوان لەو ڕەوشەی کە هاتۆتە ڕوو ئێستا و ڕۆژێکە هەیە، ئایا ئەم سوپایەکی تۆکمەیە دەتوانێت بەر بە پێشهاتی ئەمنی بگرێ و ئێستا عێراق بەرەو کوێ دەڕوات؟ یعنی قسەکان لەسەر ئەوان عێراق بە کوێ دەگات لە چوارچێوەی و گۆڕانکاریانی کە لە ناوچەکە هاتوونەتەکایەوە. گفتوگۆی ئەم بابەتان ناکەین ئەگەر میوانەکەمان ئامادە بێت. زۆر بەڕێز کاک هەرێمی کەمالاغا سەرۆکی فراکسیۆنێکەتی لانجمەنی نوێنەرانی عێراق و هەم ئەندامی لیژنەی ئەسایش و بەرگری. کاگەرێم سڵاوت لێ بێم، کاتت باش، سپاس دەکەم بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ. سپاس کە بەشدار بووی لەگەڵمان. قسەی تۆ چییە سەرەتا لەسەر ئەم ڕۆژە؟ ئەمڕۆ 104 ساڵ تێدەپەڕێت بەسەر دامەزرانی سوپای عێراقدا. سوپاس بۆ ئێوە بە بینەرانی کورسانویست. دیارە ئەمڕۆ ڕۆژێکی با بڵێن پشووە لە سەرتاسەری عێراق بەهۆی بوونی ئەم ڕۆژە و دروستبوونی سوپای عێراق. دیارە خۆش ئاماژە پێدا 104 ساڵ دەرباز بوون بەسەر سوپایەکی ئەو کاتنیشتیمانی و بەهێز و بەردی بناغی ئەم سوپایە لەو قۆناغی ئەم سەردەمە کە دوای ڕووخانی با بڵێن سیستەمی دەسەڵاتی عوسمانیەکان و هاتنی سوپای ئینگلیز و وەدانانی بەردی بناغی دەوڵەتی عێراق و یەکەم سوپا دەتوانین بڵێن بە قیادەی لە ئەوەکە عەبدوڕەحمان دەتوانین بڵێن کورد بەشی زۆری نەی لەو ئەوە هەبووە. یعنی لەم شاڵدە ئەفسەرەی کە لە دامەزراندنی سوپای عێراق لە ساڵی 21 دەتوانین بڵێن 8 ئەفسەریان کورد بوو کە لەوانە دەوری کاریانی هەموو بۆ سوپایەکی نیشتیمانی، سوپایە کە بتوانێت تعبیر بێ لە پاراستن و ئاسایش و ئەمن و ژیانی خەڵکی عێراق ئەو کاتە. بەڵام ئەوی جێگای داخە کە ئەم سوپایە بەهۆی دەستی کەڵاوکردنی یان بۆ بەشێک لەو ئینقلابانەی کە لە ساڵی سویەکەوە دەستی پێکرد لە ناو سوپا و لە ناو کۆمەڵێک ئەوانە وای کرد کە ڕنگدانەوەی خراپی هەبێت لەسەر مداقەتی سوپای عێراق بە شێوەیەکی شتی. ئێمە ئەم ڕۆژە ڕۆژی یادی دروستبوونە نامانێت بچینە ناو وردەکاریەکانی سوپا و لە خراپەکاری بە تایبەتی بە سەردەمی ڕژێمی سەدام ببووە ئەدایەتێکی قەمە، کوشت و بڕین و سەر بڕین خەڵکی عێراق بە تایبەتی جنۆسایدی خەڵکی کوردستان لەسەر سوپای عێراق بوو. ئەمە لەو قۆناغی کە بوو، ئەوەی قۆناغی ئێستای کە حکوومەتی نوێ و عێراقی نوێ و بە تایبەتی دوای هاتنی هێزەکانی هاوپەیمانان و ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن وای کرد هێزێکی نیشتیمانی دروست کرێت کە ئەم هێزا ببێتە قۆناغێکی نوێ لە ژیانی نوێ و مزاقەتێکی نوێ لەگەر کۆمەلگە نێودەوڵەتیوە لە ناو خودی عێراقیشدا کە ئێستا بۆ نمونە لەو ناوچانەی کە سوپای عێراقی تێدایە زیاد لەو هێزانەی تێر زیاتر شوێنی متمانە و خۆشەویستی وە بە تایبەتی دەوری هێزەکانی هاوپەیمانانی و ئەمریکا لە پەروەردەکردن و مەشق و ڕاهێنان و چۆنیەتی لەسەر مافی مرۆڤ و هەتا لە جەنگ و لە ئاشتی و لە مەسەلەی کۆمەڵێک کە نەبن بە بەشێک لە عاداتی سیاسی بەکارهێنانیان دژی خەڵکی خۆی. ئەمە کارێکی تاوان بڵێن باشە. بەشی دوایین پرسیارەکەی تۆ لەسەر ئەو ئایا چەند دەتوانێت کاریگەری و پاراستنی بەڵام سوپای عێراق دیارە ئەم سوپایە لە ساڵی 2003 بەدواوە تشکیل کرا و دروست کرا و یەکەم سریان لێرە لە مووسڵ جەنەرال پەترۆس لە فەرقەی 101 کەمە کاتە لە مووسڵ بووین دەوریان هەبوو توانین بڵێن هێزێکی نوێیە و لەژێر پەروەردەیەکی نوێ و بیرکردنەوەیکی نوێژدایە. بۆیە دەتوانین بڵێن ئەم سوپایە وەکو ڕابردوو بۆ نمونە چەندی خلافی زیادی هەبوو لە ناو هێزەکانی عێراقی، بەڵام سوپا نەبووتە بەشێک لەوانە، نەبووتە بەشێک لە تەرەفێک یان بێتە عەدایەتێکی قەمع بەدەست لایەنێکی سیاسیەوە. بۆیە دەتوانین بڵێن پیرۆزباییان لێ دەکەین و ئەم ڕۆژان لێ پیرۆز دەکەین کە بە پرۆفشنالی کاریان کردووە تا ئێستا دەتوانین بڵێن بە تایبەتی مەبەستمان سوپای عێراقە و مەبەست ئایا چەند دەتوانین ببێتە بەشێک لە پاراستنی سیادەی خاکی عێراق. دارە عێراق وەکو ئاماژەم پێدا ئەم هێزە هێزێکی نوێیە، دروستبوونی مؤسسەیەکی وا گەورە پێویستی بە هێزێکی مادی گەورە هەیە، پێویستی بە هێزێکی معنەوی گەورە هەیە، پێویستی بە استقراریەتێکی سیاسی و ئابووری هەیە. بەڵام بەداخۆ عێراق لە چەند ساڵی ڕابردوو ئەم استقرار و ئارام و ئاسایشەکە پێویست بۆ پێکهێنانەوەی مؤسساتی دەوڵەت لەسەر شێوازێکی تەندروست و بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن وانە بووە. بۆ نمونە بوونی شەڕی داعش کە 3-4 فەرقە لە ماوەیەکی کەم
کە دەتوان بڵێم لە سەروی 14 ملیارە تێسەرف کرابوو بەڵام بە فێڕۆداچوو هەمووی ڕۆیشت و دەتوانین بڵێن سوپای عێراق تووشی زەرەر و زیانێکی مادی و معنەوی زۆر هات. لە هەمان کاتدا سیستەمی جیاوازی ناو سوپای عێراقی شەماش وای لێ کردووە بۆیە دەتوانین بڵێن لە سیستەمی ڕاداری مەسە بۆ نمونە چەندین هێزی تری شانبەشانی ئەو کە بۆ نمونە هێزی حەجی شعب کە هێزێکی مادی و لە ڕووی چەک و زوبەخانە و وی کرد ئەمە کاریگەری لەسەر زەیشی عێراق بکریان لەسەر دابشکردنی هێزی زیاتری مادی لە ڕووی چەک و تەقەمەنی و کۆمەڵێک شت کە لەوانەیە دابش کراون بۆ دوو ئەمانە وای کردووە کە وەکو پێویست سوپا ئەم دەوری خۆی نەبینی لە بەهێزبوونی خاڵەکەی تریش مەسەلەی عێراق تا ئەو کاتەن لەژێر بەندی حەو دەرچووە دواتر تا ئێستاش بە ئاراستەیەکی تەندروست تەسیح ناکرێت من لە لێژنەی ئاسایش و بەرگرم ئەدام کێشەکانیان چین بۆ نمونە لە فڕۆکەی F16 کە کۆمەڵێک کێشەی هەیە ئێستا لە ئیدامەدان و ئەو هێزەی کەیان ئەو تیمێکە ئیدامی ئەم هێزی فڕۆکەوانی بە تایبەتی تیمی ئەوەی F16 دەدا لێرەنیون گەڕانەوە ئەمریکا بەهۆی ئەوەی کە چەندجارێک لە منتقەی بەلەت بە ئامان جیران ئەمانە کاریگەری هەبوو لەسەر هێزی ئاسمانی و لەسەر هێزی دەریایی لەسەر هێزی یعنی ئەو پژیریە مادەی کە پێویست بووە لە قۆناغ بووە بەڵام لە هەموو ئەو قۆناغی من ئاماژی پێ دەکەم ئێستا سوپای عێراق دەتوانین بڵێن لە ڕووی مەشق و تەدریب و قۆناغی باشی بڕیوە و بە هێزیش بووە ئەوی کە من دەیبینم لەو ژمارانەی کە هەمانە لە قۆناغشی بازدایە بەپی ئەو حەزم و ئەو کێشانێک کە هەیە بووە لە سەقفێکی زەمەنی کووردا بەڵێ باشە کاگەرم پارێکی باشیش ئێستا سەرف دەکرێت خەرج دەکرێت بۆ بنیادنانی ئەم سوپایە لە چەک و کەرەستە و ئامێر و هەنی چەکی پێشکەوتوو ئێستا ڕەوشی ناوچەکە بە جۆرێک لە ئاڵۆزیدا تێدەپەڕێت بە تایبەت و ڕووداوانێک لە سووریا ڕوویاندا هەندێک قسە لەسەر عێراق هەبوون کە دوای سووریا ڕەنگە ئەم دۆخە عێراق بگرێتەوە ڕوانینی تۆ چییە بۆ ئەمە پێ دوایە ئەو ئاڵۆزیانە دەگاتە عێراق ئەگەر بگا ئایا بەو شێوازەی سووریا دەبێ یاخود نا ینی عێراق وڵاتێکی جیاوازترە پرسیارێکی گرنگە لەم قۆناغا و ئەو پرسیارە لە هەموو ماڵێکی عێراقی هەیە و بەپێ ئەو ڕاگەاندانەی کە هەن بەڵام من بە هەندێک شتی باشتر ینی یەکەمیان عێراق لە قۆناغ بە قۆناغ لە بواری ئابووری سەربازی ئەمنی پەیوەندەکان لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی بەرەو پێشەوە ڕۆیشتووە و عێراق بەشێک بۆ لەو هێزانەی کە هەم ئەندام بۆ لە هاوپەیمانەتی دژی تیرۆر و هەم بەشێکی بۆ بە قوربانی تیرۆر ئەمە لە لایەکی تر عێراق ئێستا ئەم گۆڕانکارین لە ناوچەکە هەن بەهۆی چێشمەکێشی ئەمریکا ئێران لە ناوچەکە و شەڕی ئیسرائیل غەزا و بوونی چەندین گروپی جیاجیا لە ناو عێراق و بە ئامانگرتنی ئیسرائیل و لە دەرەوەی دەسەڵاتی سەرۆکی هێز تەکدارەکانی عێراق کە بەڕێز محەممەد شیع سوودانیە ئەمە چەندین فشار و گۆڕانکاری و لایەنی هەبووە ئەمەی لە سووریا دەگوزرێت جیاوازێکی زۆری هەیە لەگە عێراق لەسەر قاچی خۆیەتی لەسەر علاقات و پەیوەندەکانی دیبلۆماسی خۆیەتی لەسەر کۆمەڵێک بنەمای تەندروستی دەوڵەتداری خۆیەتی بەڵام لە هەمان کاتیشدا بێکێشە نییە وەکو من ئاماژەم پێدا بوونی چەندین گروپی جیاجیا کە خاچی عێراق بەکارهێنراوە بۆهۆی وەکالەتی چەند وڵاتێکی دراوسەیە کە شەڕی لە پێناو مانی شەڕ بە وەکالە لە ئەرسە خاچ عێراق کراوە و ئەمانە فشاری ئەمریکەکان و فشاری ئیسرائیلی شەو بووە کە بۆ لێدانی ئەم گروپانە بەشێکی لەوان توانین بڵێن سیاسەتی حەکیمانەی بە تایبەتی بەڕێز محەممەد شیع سوودانی توانیتی عێراق تا حدێک بپارێزی یان لەم شەڕ دووری خاتەوە بەڵام ئەمانەش بەردەوام هەروە بە قسەی بریقەدار ناوی بەڵکو دەبێت لەسەر ئەرزی واقع ڕنگدانەوەی هەبێ ئەم گروپانە کۆدەنجێک هەیە لەسەر چەککردن و داماڵینی چەک و دوورخستنەوەیان و ئەوەی کە دەبێتە بەشێک لە سوپای عێراق دەبێ التزاماتی هەبێ و بە تایبەتی بەشێکیان لە چەتری حەشت خۆیان شاردوتەوە لە پەنای حەشت ئەم کارانیان کردووە و داعم و پشگیری حەشتیان هەیە لە ڕووی مادی و معنوی بۆی دەبێت حەشت یەکلای کاتەوە و ئەم گروپانە چیتر ناتوانن بەردەوام بن لە بەروی بەردەوام بوونیان بێگومان دەکرێن بە ئامان دەگیرێن بۆی ئەمە دەتوانین بڵێن چێشمەکە لە بینی دەوڵەتی عێراق و بەڕێز محەممەد شیع سوودانی و تیمی گفتوگۆکاری پابلین هێزی سەربازی لەگەر هێزەکانی ئەمریکا تا حتێک دەتوان بڵێم لێ گەیشتن هەیە و بەردەوامی هەیە و هێزە شیعەکانیش کە پابلین بە فرەوانتر یان ڕوونتر چوارچەوەی هەماهەنگی کە پێڵی ئیتاری تەنسیقیش کە هەموو شیعەن
گەشتین ئەو قەنەعاتە کە دەبێت چارەسەریی بنەڕەتی هەبێت بۆ ئەو هێزانەی کە لە دەرەوەی یاسان ئەمانە هەر لەسەر سیادەی عێراق لەسەر بڕیارەکانی حکوومەتی عێراق لەسەر کۆمەڵێک شت ئەمانە بوونیتە ڕێگر ئەگەر هیچ بڕیاری جەنگ لەلایەن عێراقەوە بۆ هەر وڵاتەکە دەدرێ شێوازەکەی زۆر دیارە کە لە ڕێی پەرلەمانەوە دەنجی بۆ دەدرێ دوای کۆدەنجی سەرۆکایەتەکان و پەرلەمان کە دەنگدن عێراق بڕیاری شەڕ دەدا بەڵام ئەم گروپانە بە بڕیاری چێش قراری شەڕ دەدەن بەرامبەر هەر وڵاتێک لەوانەیە هەمومان بەرامبەر ئەو هەستمان هەبێ بەرامبەر ئەو تاوانانەی بەرامبەر کە خەڵکی مەدەنی و سیڤیل لە غەزە و لە لبنان دەکرێت بەرامبەر خەڵکی سیڤیل مەدەنی بەڵام لە هەمان کاتیشدا عێراق وڵاتێکی دەبێت خۆی لەم قۆناغ تێبگە کە چەند هەستیارە ئەمە چەند گروپێک بێن بەکاربێنن سەواریخی جیاجیا بێنن و لە وەکاڵەتی شەڕی وڵاتانی دراوسێ بکەن ئەمە کارێکە جێگەی قبولکراونیەوە عێراقی ئەم گۆشتی ئەم قەنەعە واگەر لێدوانەکانی دوێنێ بەڕێز سەرۆکی حکومەت سەید عەمار وەلایەنەکانی تر سەرۆک کۆمار و هەمووانێک کە من لە بەڕێز لە یادی شەهید کە بەڕێز محەممەد باقر عاچین بەشداریمان کرد و ئەم لێدوانانەی عێراقیەکان بە شێوەیەکی بنەڕەتی بەرەو ئاراستەیەکە کە ئەمیش ڕێگریکردن لەم گروپانەی کە لە دەرەوە یاسا و دەسەڵاتی حکومەتن ئەم ڕۆژ بە هەمان شێوە بەڕێز مقتەدا سەدر هەر پەیامێکی ڕاگەیاندووە لە یادی سوپای عێراقیە داوای ئەوە دەکات دەڵێ دەبێت چەک لە دەستی گروپەکان دەربێنرێ و لە دەستی دەوڵەت دابێ کاگەرێم سوودانی دەتوانێت ئەمە بکە سەردانێکیش دەکات ڕۆژی چوارشەممە بۆ تاران هەندێک دەڵێن سەردانەکەی بۆ ئەوەیە پەیامێکی ئەمریکیەکان و بەتایبەت دۆناڵد ترەمپی پێ بۆ تاران ئەوەی کە دەبێم گروپانە حل بکرێن حلکردنی ئەم گروپانە چۆنە یعنی خۆیان ێستا بەشێکن لە نظامی عێراقی بەڵام ئەم گروپانە خۆیان بۆ ڕازی دەبن ینی سەرکردەکانیان لەوە تێگەیشتون لە نێوان نەمان و لە ناوچووندا یانەوەی کە ببنە بەشێک لە سوپای عێراقی بۆ شێوازی ئێستا کە هەیە نەمێننەوە ئەمەیان هەڵبژێرن لە سەردەمی مستفا کازمی یان بەڕێز عادل عەبدولمەهدی لە هەردوو ئەو حکومەتانەی کە لە چەند با بڵێن نزیکترین کات کە باسکەین لە هەردوو کابینە هەوڵ درا یەکەمیان بۆ ئنزمامی حەشت بۆ ناو سوپای عێراق کە بەڕێز عادل عەبدولمەهدی نەیتوانی بیکە بۆ بڕیاریش دەرکردووە لە سەردەمی مستفا کازمیش نەتواندرا بەوەکو ماڵەکەی خۆشی بە ئامانزگیرە و ئەوەی ئەم قۆناغە جیاوازیەکی جیاوازی هەیە گۆڕانکاریەکانی ڕۆژهاتی ناوەڕاست شەڕی غەزە و لوبنان و دواتر سووریا و ئەمانە هەموو قۆناغی جیاجیان هێزە شیعەکان گەشتنە و قەنەعاتەی کە ئەوانەی کە بە وەکالە شەڕ دەکەن باشخۆ بۆ نمونە لە هەڵوێستی وڵاتانەی کە چی بوو بەرامبەر بەوە بۆ نمونە حزب الله تەواوەتی تێکشێنرا لە جنوبی لبنان هیچ هێزێکی دەرەچی یان وڵاتێکی ناوچەکە هات پشگیری ڕاتەوە خۆ شەڕی ئیسرائیل لەسەر ئەوان بکە نەکرا ئەمە وتەی شیعەکانە ئەوەی کە من ئێستا دێڵێم و ئەمە وتەی زۆرێک لە سەرکردە شیعەکانە کە بەهێڵوێتی ئەو وڵاتانەی کە بۆ کاڵەتیان دروست کردە وڵاتەکانی ناوچەکە شەڕکردن بۆیە ئەمە لەوانەیە ئێستا قەنەعاتێکی تری شەقامی عێراقی هەبێ بۆ نمونە وتەی سەدرێکە بەڕێز مقتەدا سەدر و بەڕێز سەید عەمار و بەڕێز سەرۆکی حکومەت و بەڕێز هەموو ئەو لایەنێکم باسکەم بە تایبەتی دوێنێ سەرۆ پێرێکە سەرۆکی کۆمار و هەموو لایەنەکان کە بە ئاشکرا لە یادی بەڕێز شەهیدبوونی محەممەد باقر عاچیم ئەم لێدوانانەمان بیت و کەما هەندێکیان نوێ بوو بە تایبەتی سەرۆکی حکومەت و بەڕێز سەید عەمار کە لێدوانەکان تایبەت بوو بە پاراستنی سەروەری عێراق ئەم کاتە زیاتر دەتوانین سیادە و یاسا پارێزن کە چەک لە دەست دەوڵەت بێ و ئەم گروپانش دەبێت چارەسەر بکرێن چارەسەرکردنی ئەم گروپانە بۆتە کۆدەنجێکی شەقامی عێراقی و لایەنە شیعەکانیش بە زۆری بۆ من پێم ئەم قۆناغە ئاسانترە و گۆڕانکاریەکانی ناوچەکەش ئەمەی فەرز کردووە بە ئامانج گرتووە کە دەبێت عێراق ئەم قۆناغە ببڕێ و ئەجینا عێراق دەبێتە وڵاتێک لەوانەیە تووشی زەرەرێکی مادی و زیاتر تووشی قەیرانێکی گەورەتر بێت لە داهاتوو بۆیە من پێم وایە قەنەعاتی کولی حکومەتی عێراق و لایەنەکانیش پێکاتەی حکومەتی ئێستا کە هەموو لایەنەکان کورد و شیعە و سونەن تێدایە ئەمە قەنەعاتێکی کولێکە دەبێ ئەمانە سەگ لە دەست دەوڵەت بێ و ئەمانەش چارەسەر بکرێنم گروپانە باشە کاگەرم دوا پرسیارم حەلکردنی ئەم گروپانە دەبێتە دڵنیایی و زەمانەتێک بۆەوەی کە ئەو دۆخانەی لە ناوچەکە ڕوویاندا نەگوێزرێنەوە بۆ عێراق بەتایبەت دەزانین ئێمە لە عێراقەوە زیاد لە 400 جار بە درۆ نێرش کراوەتە سەر
ئیسرائیل ئەگەرچی ڕەنگەم درۆنانە کاریگەر نەبوو بن بەڵام لە چەند حاڵەتێکدا چەند سەربازێکی ئیسرائیلیش بەهۆی ئەم درۆنانە کوژراون ئیسرائیل چاو دەپۆشێ لەمە یانی جیاوازی دەکات لە نێوان عێراقدا لە بەرەوەی ئەمریکیەکان وەکو جۆرێک لە نێوەندگیری دەیان نایەنەوێ ئەوەی لە عێراق هەیە تێک بچێت یەکەمیان دوا پرسیارەکە ینی دوا ئەوسەی خۆشت ئەمریکەکان لە عێراق قوربانی زۆریان داوە مادی و معنەوی و بە ئاسانیش نانێت تێکچێت لە بەرەوەی چقی ڕۆژهڵاتی ناوەڕاست بۆوان لە گۆڕانکاریەکان و بەرژەوەندەکانی ئەمریکا عێراق وڵاتێکی گرنگە لە ڕووی پۆلیتیکەوە لە ڕووی پاراستنی دۆستەکانی لە خەلیج و فشار لەسەر نارەکانی لە عێراقەوە بۆ ئەمریکا گرنگەوە گومان لەوە نییە هی دووەم عێراق خۆشی گەیشتە و قەنەعاتی کە ئەم گروپانە دەبێت چارەسەرێکی جدی بکرێن بە شەڕبیان بە ئاشتی بێت ڕێگەی تریانە بەدرنیە من بۆی وا دەبینم ئەم زاریان گۆڕانکارەکانی ناوچەکە و سووریا و بڕینی ئەم هیلالانەی کە هەبوون و گۆڕانکارەکانی ناوچەکە و تێکشکانی حزبولا لە جنوبی لوبنان و ئەوەی کە لە غەزە ڕوودەدا و ئەم قۆناغێکی جیاوازە قۆناغێکی جیاوازە و قۆناغێکە ناگەڕێتەوە بۆ دواوە بۆیە من پێم وایە عێراق لەم قۆناغ هەستیارەت بەباشی تێگەیشتووە و ڕێگەی تری نمایانی یەک تاکە ڕێگەیەک لەبەر دەمی عێراق ئەمەیە لەگەر ئەم قۆناغا هاوتەری بێ و لەگەر ئەم قۆناغا بڕوە و ئەو چەکانی کە لە ڕابردوو لە دەستی دەرەوەی هێز ئەمنیەکانی عێراقی بووە و بەکارهێنراوە دژی سیادەی ئەمانە دژی سیادە عێراقی بەکارهێنراوە چەندین جار هەرێمی کوردستانیان ئەوە کرد چەندین جار باڵوێزخانەکان بە ئامانگیران چەندین جار ماڵی سەرۆکی حکومە لە ڕابردوو بە ئامان گیراوە چەندین جار یعنی ئەمانە زۆر بە خراپ بەکارهێنراون بەرامبەر ناخۆی عێراق و دەروی عێراقیش نە عێراق تەحملی زیاتری ئەم قۆناغە دەکا وەنە ئەوانەی تریش کە ئامۆژگاری عێراق دەکەن بە تایبەتی هێزەکانی هاوپەیمانان لەسەر هەموویانە و ئەمریکا من پێم وایە ئەوانشتی تر ئەوە ناگرێت و بە تایبەتی لە داهاتوێکی نزیک کە هێزەکانی باڵێن بەڕێز ترام دێتە سەر حکومە و گۆڕانکاری و جمهوریەکان سیاسەتیان جیاوازە لە گەدی مرکاتەکانە ڕابردوو بۆیە قۆناغێکی جدیتر و تونتر و هەستیاتر دەبێت بۆ عێراق و دەبێت چارەسەرێکی جدی بدۆزێتەوە وم پێم وایە ئەم قۆناغا عێراق قراری خۆی داوە یەکلاکەرەوەی ئەویش ئەمانە دەبێت لەژێر دەوڵەت بن و لەژێر فشاری دەوڵەت و ئەنجینە بە ئیجراعاتێکی تر لەوانەیە ڕنگدانەوان لەگەڵ بکرێت کاگەرێمی کەماڵاغا سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لانجمەنی نوێنەرانی عێراق و ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ سپاس بۆ ڕوانین و سەرنجەکانت لە بەرنامەکە